سێ ڕۆژی مانگی 12 تێپەڕی و موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێم دابەش نەکراوە. دۆخەکە کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر ژیانی هاوڵاتیانی هەرێم بەگشتی و موچەخۆران بەتایبەت. یەکەم جار نییە موچە لە وادەی خۆی دابەش نەکرێت لە هەرێم، بەڵکو بووە بە سیمای دیاری حکومڕانی کوردی و هاوڵاتیان دەڵێن حکومەتی هەرێم بە داهاتی ناوخۆ و ئەو بڕەپارەی لە بەغدادە و دەنێردرێت توانای دابینکردنی موچەی هەیە، بەڵام ئەو کارە ناکات. مەرزەکان ئەچیە نەوت بە قاتاغا فرۆشەوە چییە؟ ئەوە حساب ناکەی ناوخۆ هین مرور ئەمانە هاتی چۆ ڕۆژی چەندێکەیە ئەیە بۆ حساب ناکەی کەس ناتوانین بۆ گیرفان کوێ ڕوە کەس خۆیانش ناتوان قەینا بیدەم لێتەکەت گوناحە یەگەش یاڕاتە دوو بنە ماڵەوە با پێت برێم پارتویەکێتی کاڵی کێیە کێوە منەوەم توی وەی ئەم لە تایە زەرید کرد. بەوتی چاودێرانی سیاسی لە ململانی نێوان ناوەند و هەرێم ئەوەی بووە بە قوربانی هاوڵاتیانی هەرێمن و بەرپرسانی هەرێم و نوێنەرانی کورد لە بەغداد لاواز و بێڵبەستن لەو پرسە و هێندەی خەمی بەرژەوەندێت تاکە کەسی و حیزبەکانی خۆیانن نێوێندە لە خەمی چارەکردن و بنبڕکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم نین کە مانگانە دووچاری دەبنەوە. خەڵکی ژیلاکە بەڕاستی خەڵکەوەز سێمانجیێنەی دراوەتی هەتای ساقی خۆیەتی بۆ هەموو ساڵێک ینی خەڵکی سە بەرەڕیەوە بێتەوە لە مانگی یانزەیاتر خەڵک دەستی لەسەر دڵی دانێ وەڵا مانگی دەوەرەگرێ یاوەری ناگرێ ئەم ساڵ چەندێ خورێ یا چەنی ناخورێ لە ڕاستیە ینی من پێ دەڵێم ینی عیبێکی گەورەیە هەرێمی کوردستان ینی وا لە هاوڵاتی بکە کە موچەی بخورێ کە مافی بخورێ. زیاتر لە 10 ساڵە موچەخۆرانی هەرێم چاویان لە چارەسەرکردنی کێشەی موچەیە و بە ئومێدی ئەوەن هەرێم و ناوەند بگەن بە بنبەست لە چارەکردنی ئەو کێشە درێژخایەنە، بەڵام ساڵ ڕادەسی ساڵ دەکەن و کێشەکەەوە خۆی دەمێنێتەوە و سەرباری چەندین ڕێکەوتنی هەردوو حکومەتەکە، بەڵام تا ئێستا چارە نەکراوە و موچەخۆرانی هەرێم ساڵانە چەند موچەیەکیان دەفەوتێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.